زۆر جار لە مەجلیسەکانە گوێمان لێبێ دەڵێن پەتی درۆ کورتە واتە ئەو کەسێک کە درۆکە زۆر بە زووی درۆکەی کەشفە بێ و وەکو وەزانین کەسایەتی مرۆڤیش بە ڕازگۆیەوە بەستراوە. من لەسەرم پەندە دەمەوێت پرسا لە خەڵک بکەم زانم لێکدانەوەی ئەوان بۆم پەندە کوردیە چییە و تا چەند گرنگە ئینسان لە ژیانێ ئەگەر باجیشی دابێ بەڵام ڕازگۆ بێ و متمانەی خۆی لە کەسە نزیەکان و چواردەوری لەدەست نەدا لەگەڵ ما بن با بزانم هاوڵاتیان لەسەرم پەندە کوردیە چیم پێڵێنەوەش بینەوەی بەرنامەکەم فەرموو. خەڵکەیە تر درۆکەی کردووە دوای کەشو بۆ تر ئیحراج بوو من ئەولادی خۆم درۆم لەگەڵ کاسی ترسیقی بێنات خوای گەورە ڕاستیەکەی پێخۆشە خوای گەورە ڕقی لە درۆیە ئەمە خۆمان بە بسومادانین بسومانە بێ ڕازگۆ بێ نیشانی منافقیە درۆکردنرا ئەوە کوردی خۆشمانەڵێ درۆزن هەرجارێک نان و ڕۆنەخۆ ئەومە بەس لە شێ ئەوەش هەرەوەیە کە ینی کە درۆکەی کەشف بوویتە ڕسوابێ ئینسانی ڕازگۆ لای هەموو خەڵک سنجینە بەڕاستی شیرنە خۆشەویستە مەحبوبە لە انتخاباتەکان خەڵک دەڵێ بەیانی ئەوەت بۆ دەکەم ئەوەت بۆ دەکەم ئەوە دەکەم کە دەنجی دهێنا تۆ لە پشت دەکا بیر دەکا هەتا 4 ساڵی تر 4 ساڵ تر دێ درۆیشکە بووەکە پەتی درۆ کورتە ئەو پەندەمە بەستیان لە چیە کاتی خۆی بەکارێنێناوە پەتی درۆ کورتە وڵا ینی ئەو درۆیانی زوو کەش ببێ ینی ئەوە نی هەموو شتێک لە کورتی ئاینە بێ کەشوە بێت ئەوەی درۆ بکە زوو کەس بەبێ کە درۆ زوو کەش بێ بڵێ کەواتە ئینسان گرنگە لە ژیانی خۆی ئەگەر باچی داوی بەڵام ڕازگۆیی بێ ینی هەمیشە بەڕاستی بیلفێ ڕاستە بێ ڕازگۆ بێ ئینسان ینی لە بەڵێنەکانی لە قسەکانی بێ ڕازگۆ بێ ئەمە ئینسانیش کەسایەتی بەسراوە بە ڕازگۆییەوە ئەگەر کەسێک ڕازگۆ بێ و خەڵک زیاتر متمانەی پێەکە هەتا کەسە نزیکانی چواردەوری متمانیان زیاتر پێێتی لەبەر زان بە ڕازگۆیە جوڵێت ڕاستەوە بالفعلەوەش ڕاستەوە ینی ئینسان تا ڕازگۆ بێ متمانەی زیاتر ناو خەڵک تەجروبەی ژیانی خۆدا کەسە دیوە پەندەکەی بگرێتەوە درۆی کرد بێ و زوو کەش بوو بێ وەڵای زۆر بێ کەس وا بووە ئەوە ئەگەر وانە بێ پەنێکی پێشی نادە ینی دیارە خۆت کەست بیوە ئاوا درۆی کردی بە کەش بوو بێ ینی ئاوا ئیحراج بوو بێ بەڵێ هەڵا بەسەر ماتەوە خەڵکەیە تر درۆکەی کردووە دوای کەش بۆ تر ئیحراج بوو چۆن بووە ینی حاڵەتەکەی چۆن بووە کە کاتێک کەش بوو کە قسەیەکی کرۆ ڕاست نەبوو وەڵی بڵێم چۆن بوو ینی جاری وای ئینسان درۆکەی کردووە ئەنی بەڕوویەوە دیارە هەم بە دەموچاوی دیارە بە هەڵسکۆتیا دیارە ئەتە دوایی خۆی لە خۆیان کەش بوو قسەیەکەی ئەڵێن ئەو کەسێک کە درۆیەکە بێ دووسێ درۆی دریش بکە بۆی ئەم بشارێتەوە وردە وردەوە تەشەنە بێت تا کەس کەش بەڵەوە شەیە هەر درۆکە درۆکە دوایی هەتا پەردە پۆشە بەس بۆی پەردە پۆش ناکرێت بێ بەرەو کەش بوونە ڕاستەوە ئینسانی مسلمانە بێ هەمیشەوی لە بەرچاو بێ نابێ قسەی درۆ لە دەمی بێت ڕاستەوە مسلمانە بێ ڕازگۆ بێ ئەبێ ینی بەرامبەرەکەی متمانەی پێ بکە و ینی سخەی خۆی نەدۆڕانێ بەڕاستی سیخە و متمانە لە هەمووی گرنگترە ئینسان لە ژیان ڕاستەوە وڵای هەر پێشنەی بڵێن بۆ پەنێژی کوردیە مەسڵ کابرای قسەیەک دەکات قسەکە ئەوەن بڕ ناکات ڕاز نییە کەش بە بیان کەش بە بڵێ کەواتە ئینسان گرنگە لە ژیانی خۆی ئەگەر باجیشی دابێ ڕازگۆ بێ لە قسەکردن بۆی ئەو سیخە و متمانەیە ڕاستەوەە باشە کەست دیوە ئەم پەندەی بەسەرا جێبەجێ بوو بێ لە تەجروبەی ژیانی خۆت کەسێک درۆی کردی بە زوو کەش بوو بێ وڵای درۆی سیاسیەوە نییە زۆر درۆیە ینی کەس دیوە ئاوا ئەم پەندە بەسەریا جێبەجێ بێ درۆی کرد بێ و زوو کەش بوو بێ وەکو پەندەکە دەڵێت درۆ پەتی درۆ کورتە جاسا زۆر کەس ینی زۆر شتێ بڵێ چۆن بۆ حاڵەتی ئەو کەسانە کە ئاوا کەش بوون درۆیان کردووە لە مەجلیسیەکان لە شوێنەکە ئاشکرا بوو من حاڵەتیان چۆن چیان بەسەر وڵای من خۆم تا ئێستا بە شخصی نەبینی ینی کابرا درۆیەکی بێ و کەش بوو بێت نەمبینیەوە بڵێن کابرا درۆیەکی کرد بێت و شت بوو بێت باشە بەڵام لە ناو قسەکاندا باسی درۆی سیاسیت کرد بڵێ لە سیاسەتی شا درۆکردنەیە بێزەبێت بەشێک لە درۆکردن باشە بەڵام ئەویان خۆ زۆرمان دیوە ینی سیاسیەکان درۆیان بۆ کردوین و کەشش بوون و کەسی خەڵک هەر متمانەیە پێکاتەوە سیر نییە ئێتە خۆ ڕاهاتوین لەگەڵ وەزە ڕاهاتوین مەسەلەکە ڕاهاتنە بەس کەسایەتی ئینسان بە ڕازگۆیەوە بەستراوە گەر ڕازگۆ نەبێ وردە وردە کەسایەتێکی جوانی نابێت لە پێشاوی خەڵک ڕاستەوە ئێمە واقع بوو بە واقع
بەس بۆ ئینسانی مسلمان گرنگە ئەو ڕازگۆیە لە دەست نەدا ئەنی درۆکردن لە دەمینێتە ڕاستە بەس خۆی حکمی ئیسلامیمانی وایە ئێمە حکومەکەمان حکومێکی بۆ نمە نەزانین بەڵێ ڕاستی ئێستا کۆمەڵە قوانینێ ڕەبتە بە قوانینی عێراقی پەیوەند بە دینی ئیسلامەوە بەس بە گشتی ئیسلام نینەوە نیە قانونێکە لە دەرەوەی ئەوە بەڵێ دەشتی تایە کرێ پێچەوانەی ئەو قانونە ئیسلامی هەندێک ئێستا هەندێک پەندی ئێستاش ئەو پەندە کوردیانە زۆر بیان لە جێ خۆیاتی دەکە ڕێک بۆ واقعی ئەم میلەتی خۆماوە بەڵێ بەڵێ بیست بدووە ئەتەرە هەر درۆ شتێکی ناشیرینە بەڕاستی شتێکی زۆر ناشیرینە کەسایەتی ئینسانی پێدا بەزێگەر بێتەوە بەڵێ بەستی پەندەکە ئەوە نییە کە کەسێک درۆ بکە زوو کەشفە بێ زوو کەشفە بێ پەتی درۆ کورتە ها زۆر زوو کەشفە بێ کەسە دیوە ینی درۆکردی بە زوو کەشف بوو بێ یاوە هەر زۆر هەیە موقیفی چۆن بووە بۆ نمرە چی بەسەر خەجاڵات بووە پێشکێ پێدا زیسانەتی ئەو زیسانە دابەزێ بەڕاستی ئینسان ئەگەر باجیشی دابێ ئەو ڕازگۆی و متمانەی خۆی لە هەر نامێنێ ناوەڵا هیچی نامێنێ هەر شقی نامێنێ بۆ نمونە من و جەناب نزیکەکانی ڕەنگە سیقی پێ نەکرد باخوا کەسە نزیکەکانی خۆ سیقت پێ ناکەن باخوا بێسا من ئەولادی خۆم درۆم لەگەڵ کاسی تر سیقی پێ ناکەن بەڕاستی درۆ زۆر شتێک ئەو شتا ئەو سیفەتە ئەگەر زۆر کەسەکەی وەکو تۆڵی نزیک بێ کە سیفەتەکەی یا دەرکەوتتر تۆ متوانێت لە دەست متمانە لە دەزای هەر بێگومان وایە ئینسانی مسلمانە بێ ئەو بەپێ حەدیثیش ئەبێ ئەو سیفەتەی ینی لە خۆی ببشڕێن درۆنەکە بەڕاستی ئێمە ئەگەر مسلمانەتی خۆمان جێبەجێکەین واللهی بران نەدرۆ ئەکرێت نە هیچ ئەکرێت درۆ زۆر شتێکی ناشێنەوە مەسەج مسلمانە بێ ئەو شتا هەر زۆر هەربی سڕێتەوە بەڕاستی بێ شتە بچڕیتەوە ساجرام چیڵێ ئەو پەندە کاتی خۆی وتوانە مەبستیان لە چی بوو وڵی مەبەستیان لەوە بووە کە زەلامی درۆزن ڕێزی نامێنە دوو لە ڕوویەوە تێگەی ئێستا من برادێکی خۆم زۆر گیانی بە ژیانی بووە بە ئایلە تێکەڵ بووین یەک درۆی لەگەڵا کردم وازم لێنە کەشف بوو درۆکەی کەشف بوو دوایی ئەو داوای لێبوردن و لێ بکەوە ئەوشتانە وتم بەخوا تەوا مادەم ئەو درۆگە هەموو شتێکتی دەکەی لەگەڵمە دوای ئەوەی درۆکەی کرد تۆ ئیتر متمانەت پێی نەما نەوەڵا مەرحەوابوونیشی ناکەم بە هیچ شێوەیە خۆ خزمیشە سیفەتە پەیوەندی بەمە نییە خزم بێ نزیک بێ کەس و کار کە کردی ئیتر سیفەتەی ڕازگۆی و سادقەکەی لە دەستدا متمانەت پێی نام یەک شتێ پێی نامێنێ نەسیخە نە ڕێز هیچی نامێنێ لای من ئەرەوەڵا بۆ ئینسانی مسلمانش گرنگە ئەو سیفەتی درۆکردن لە خۆی دوورخاتەوە ڕازگۆ بێ بەس زۆر جار ڕازگۆیش باجی هەیە ینی ڕەنگە تۆ زەرر بکە ئەگەر لە شوێنەکە ڕازگۆبی بەڵام متمانە دروستە بێ ئەزانین چۆنە خوای گەورە ڕاستی پێخۆشە لە هەموو شوێنەکە هاچیەکیش بێ ئەگە ئەزانی شتەکە ئاژاوی تایە قەیچێکە ئەوە قسەیەکی مەسلحاتکە بۆی ئاژاوەکە دروست نەبێ وایە تێگەی ئەنا خوای گەورە ڕاستیەکەی پێخۆشە خوای گەورە ڕقی لە درۆیە بۆ کەسایەتی ئینسانی جوان نییە ئەنی ئەگەر بێت و درۆ بکات وایە بەڵێ نە ڕێز ئەمێنە نە احترام ئەمێنێ هیچ شتێکی نامێنە لای کەس بەڕێی تۆ ئێستا درۆکردن زیاترە یا خۆ جاران ئێستا زۆر بووە هەر نەبوو ناوەڵە جاران نەم بیستۆ یەک زەلام درۆی لەگەڵی چێکا بکە نەبووە کاتی خۆی خەڵک زۆر ڕازگۆتر ئارەوەڵا خەڵک زۆر سیقەی بە یەکتری بوو خەڵک ڕازگۆ بوو لەگەڵ یەکتریە ئەوە ڕەنگە سێش خەڵکی ینی ڕازگۆمان هەرما بێ ڕەنگە کەم بوو بێتەوە بەڵام هەر هەیە ئامادەیە باجیش بتا بەس ئەو متمانەی خۆی لە دەستنا وەڵایی براکەم لە 95 ئەگە پێنجی ڕازما بێ ئەیان نەماوە ئەو قسەی مەبەستیان چی بۆ کەوتیانە پەتی درۆ کورتە پەتی درۆ هەر کورتە خۆی مەبەست لە چییە مەبەست ئەوەیە سیقەی نامێنێ و کابرا درۆ بکات سیخە و متمانەی نامێن هیچی نامێنێ لای خەڵکەوە لای کەسوکاری خۆی لای خەڵکەوە لای برادری لە کەس کەسێک کە درۆی کرد یەکەم کەس کە متمانی پێ نامێنێ کەس و کار نزیکەی خۆی کەسوکار نزیکەی پێ نامێنێ جار ڕەپی و برادریش پێ نامێنێ وردە خەڵکیش لێ دوورەکەی درۆزن دەرەچێ و سیقەی نامێنێ ئەڵێن ئەو کەسێک کە دوو لە ڕووی تۆ درۆ کات ئەبێت دووسێ درۆتریش بکات تا ئەمە پینە بکات و ئاشکرانە بێت ئێوە ئەگە درۆیکە بکات بەڕاستی بێ برۆکە وەکو مسلمان خوا بێ و ئەو شتە ینی لێمانە بێ وەکو مسلمان نابێت درۆ مسلمانە بێ ڕازگۆ بێت ئەبێ سیقەیە بێت متمانەیە بێت بێ ئەم شتێکی بێت جارە لە جارەکان بە بۆنی ڕازگۆیی و باجێک بتەی قوربانیەک بدەیت بەڵامیتن متمانەیەک دروستە بێ چواردەورەکە متمانەت پێ ئێوە شتێک بکەیت بۆی متمانە بێتوانێ بۆت کەسە دیوە
ئەو پەندەی بەسەرا جێبەجێ بە درۆی کردبێ و کەشف بوو بێ هەموو کەس دێکە درۆ پەتی کورتە ئەی کەسە دیوە ئەوە کەشف درۆکەی کەشف بوو بێ یەکسە کەشف بێت سیقی نامێنێت ناوەڵە دوای زۆر زەحمەتە بتوانین سیقی پێ بکەیتەوە زەحمەت زانی مسلمانە بێ خۆی دوور خاتەوە لەو خۆی دوورخاتەوە لە درۆ هەمووی ڕاستەکانی بک باشتر زندگی ناشرینشە کەسایەتی ئینسان زۆر ڕوشێن دەیڕوشێنێ بەڵێ وایە هەموو زروفێک وایە زۆر ڕاستەگەر تۆ قسەیەکت کرد دەبێ قسەکە بچێتە سەری ئەوە ڕاستەگەر درۆت کرد پەتی درۆیەکە کورتە ئەوە ڕاستە کەشفە بیزوو کەشە دەبێت زوو بەڵام ئێسامە هەچی بڵێنی سوادین لەبەر ئێستا هەچی بڵێنی سوادین باشە لە ژیانی خۆتا کەست بینیوە درۆی کردی و زوو درۆکەی کەشف بوو بێ و دوایی تەرێق بوو بێتەوە زۆر کەس هەیە ئەو شتانە ڕوودەداوە لە هەموو کەس ڕوودەدا دیوتەیانی بە چاوی خۆم بینیمە زۆر شت ڕوودەداوە مۆخیفی چۆن بۆ کاتێک کەشف بووە کەم کەسە درۆی کرد وەڵای درۆی کردو و تۆ وەکو چۆن دەڵێ تۆزێک شەرمەزار بوو تاوایی چکەی لێنەوە شەواتەوە درۆکردن شەرمەزاریشی لە دوای بیلفعل زۆر ڕاستە بۆ ئێمە مسلمانە بێ زۆر دوورین لە سیفەتە چون مسلمانە بێ درۆ نەکەن خۆی ئێستا زروفی ئێستا بەڕاستی هەتا بڵی زروفێکی ینی ناخۆشاگە بەنسبەت خەڵکەوە بەنسبەت وڵاتەوە بەڵان لە ڕووی هەموو شتێکەوە مەسەلە بڵێن تەماشا دەکەی خەڵکەکە چاوەڕێی مەعاشە کاسبی نەماوە لە بازارەکەی سەبەبەکەش ئەوەیە کە ئەو زروفی ئێستا دەیبینی حکوومەتی عێراقی لە ئێمە زۆر جیاوازترا ئێمە حکوومەتێکین بەحسا لە حکوومەتی خۆمانە و هەڵاڵە ئەو شتانە بەڵام نقصانیمان زۆرن ئەوە نییە خەڵک متمانەی نەماوە درۆیان لەگەڵ خەڵکا کردو بۆ ئێستا خەڵک کەسیقەی نەماوەکو پەندەکە وڵە هەر دەقمە شتێکە لەو بابەتە بەڵام وەکو چۆن دەڵێ ناتوانانی یانە تۆ هەموو شتێک بڵێ وڵی 100% ئەو شتا درۆ یان 100% ئەمسان تا لە ناو مۆزوعەکە دانەبی نازانین داخوا ئەو شتە ڕاستە یان درۆیە ئێمەوەکو مسلمانە بێ لە ژیانی خۆمانە درۆ نەکەین ڕازگۆ دەبێت ڕازگۆ بین ڕازگۆی بوو هەموو کەس ڕازگۆی حەبیبی خۆیان گە ڕازگۆی بین هەمومان سەرکەوتو دەبین ناو خەڵکی شاخۆشەویستەبی لای خۆین سەرکەوتو نابین ئێستا ئێمە بۆچی چونکە پرش و بڵاوین لەبەرەوەی کە پرش و بڵاوین سەرکەوتونین بەڕاستی زۆرێک لە جۆرەکان ڕازگۆر نین هەم لە ڕووی دینیشەوە سەرکەوتونین هەم لە ڕووی دینیشەوە سەرکەوتون هەم لە ڕووی وەزعی ناوخۆشمانەوە سەرکەوتون معناوە کە تۆ ڕوو لە درۆبی دوو لە ڕێەوە کە ڕوو لە شتێکی یعنی چۆن قسێکی سەفەری بووی سەرکەوتو نابی تێدا مەبەست لەوە کە ئەڵێن پەتی درۆکردن مەبەست چی؟ معنایەوە درۆکردن ینی ئەنجامی کورتە ینی خۆی کە درۆکات شتەکەی دیارەکە درۆیە و زوو پەشیمانە بێتەوە لێ یان کەشفێ بێ بەڵێ کەواتە بۆ کەسایەتی ئینسان بە تایبەتی ئەگەر مسلمان وێ جوان نییە درۆ بکات ئەبێ ڕازگۆر ئینسان نیشانی منافقیە درۆکردن درا حەدیسی لەسەر ئینسانی مسلمان هەموو شتێکا بەس درۆ ناکات ڕاست کەست دیوە لە ژیانە لە تەجروبە ئەمچەند ساڵەی پێشووی تەمەنی خۆت درۆی کرد بێ و کەشف بوو بەڵێ چەندین کەس درۆی کردووە دوایی هەر لە ڕوخساریا دیار بکە درۆی کردووە موقفی چۆن بۆ کاتێک کەشفیتر تەریق بۆ تۆ هیچ پەشیمانی دەربڕێەوە خۆ کەسێک کە کەشفە بێتتر دوایی متمانەوە لە دەسەدا چواردەورەکەی تر ناتوان متمانی ڕاستە ئەوانی کە پیشان ئەو درۆکردنەوە شتانەیە خەڵک متمانیان پێ ناکات ڕەنگە کەسە نزیکانی خۆشی متمانی پێنە ڕاستارەوەڵا ئینسانە هینی دابەز لە ناو خەڵکات بۆ نمونە ئێستا من دیومە کەسێک هاتووە داوای قەرزی کردو توی فلانە کا دەهێنمەوە بەڵام دوایی کە لە کاتی خۆیان هێناوەتەوە ئیتر کەسە نزیکانی خۆشی ناوێناوە قەرزی پێ بدەن ئەمە ڕاستە ڕاستە بۆ ئینسانی مسلمان گرنگ کە کەسایەتی خۆی و دینەکەی خۆی کە ئەمریکیەکە ڕازگۆ ڕاستە وایەوە سانە بێت چونکە لەگەڵ دینەکە ڕازگۆ بێ و دین ئەوەمان پێڵە لە ڕاست بە لەگەڵ هەموو ڕازگۆی باجیشی هەیە بەڵام دوای متمانەت بۆ دروستە بێت و ئینسان هەر ڕازگۆی ئەیباتەوە مەسەلەوەیە کە ڕازگۆیە مەسەلەی ئەڵێ پەتی درۆکرد ینی ئەو ئینسانی کە قساکە بێ بەڕاستی قسە بکات ڕاشکایی قسە ئەو کەسێک کە درۆکە زوو کەشفە بێ کاڵێن پەتی درۆکورتە زوو کەسفەیە کە درۆی باشە کەسە دیوە درۆی کرد بێ و زوو کەشف بوو بێ ئەو کەسێک درۆی کرد بۆ کەش ئەم حکوومەتە حکوومەتە لە ئەو پەندەی گرێتەوە باشە بۆ چێتە ناو پەندەوە ئایا درۆکە لەگەڵ خەڵک بڕیاری دەرکردو هیچی جێبەجێ نەکردووە چەندها وعدی دا و بە درۆ دەرچوو
بەڵام ئێستا تۆ زانی کەسێک کە درۆ بکە ئیتر متمانە لە خەڵک سیقەی پێ ناکاتەوە بەس بۆم خەڵکی خۆمان هەن متمانەداتەوە بۆم حکوومەتە دەنگی پێداتەوە لە نەزانیە ویسا من و تۆ کەسێک بزانی درۆکە کەسی نزیکی خۆشمان متمانەی پێ ناکەین والله من ئێستا بۆ خۆم شخصی خۆم بە تەمانی سەوت بۆ کەس بم سیقەت پێ نەمام بە یەک حیزب نەماوە بەڵام خواکری کەسێکی ڕازگۆشمان هەبێ بەس تە ڕۆژێک بەیەکەوە ڕازگۆ لە ژێرەوەیە ئێمە وەکو مسلمان پێ سەلمە فەرمێ هەبێ لە هیچ کاتێکا مسلمان درۆ نەکە کەواتە ئێمە جگەلەوەی متمانەمان بەدەزێنین خێر و سوودێکی گەورەشە بینین لە قیامەت کە ئەگەر بە ڕازگۆیی بجوڵێن کەسی ڕازۆ خەڵک خۆشیشێ خۆشیە بەس بەخوا لەم کوردستانی خۆمانە ئەوەی ڕازگۆ بێ بە ژێرە شوێن و بەین بۆچی وای لاتەوە حکوومەتە کاسە واز لە حکوومەت بێنین هەر لە مەجلیسەکانی خۆمانە خەڵکی ئێستا زۆر ڕازگۆە یاخود جارە جارە جاران ڕازگۆتر بوو بەڵێ ئێستا بۆ نەماوە چی شتێک وای کردووە قانونێکی وان نییە کە پێشە درۆ بکە جارانیش بۆ منە خۆ حکومت نهات کەسێک درۆی بکە لەبەر دینەکەی ئێستا دینەکەی تەواو زعیف بووە لە ناومان دینی خەڵک زعیف بووە بەڵێ بەڵێ کەواتە وەکو ئینسانی مسلمان بێ و دینەمان وەمان لێ بکە ئەگەر باجیشماندا بێ ڕازگۆبی بەڵێ انتخابات جسم پێشینانم قسەیان زۆرە کرد مەبەستیان لە چی بۆ لەم قسەیە کەوتیانە پەتی درۆ کورتە وەڵا دیارە خۆ شتەکە ئاشکرایە درۆ تا سەر بڕناکات ڕاستی چەکێکی زۆر بەهێزە و هەموو کاتێک لە بەرەنگاری درۆایە ڕاستی زوو درۆ کەشفەکە بەڵێ بەتاکید باشە زەهەق الباطل لە تەجروبەی ژیانی خۆت کەست دیوەم پەندەی بەسەراجێ بەجێ بێت درۆی کردوێ و کەشف بوو بێ وەڵا هەزارەها کەس ئاوا بووە ئەوە کوردی خۆشمانەڵێ درۆزن هەرجارێک نان و ڕۆن ئەخوا ئەومە بەس لە چێ ئەوەش هەرەوەیە کە ینی کە درۆکەی کەشف بوویتر ڕسوابێ ئەو کەسانە مۆخیفیان چۆنە کاتێک کەشفە تایبەتیەک لە مەجلیسێکا بن کە درۆیان ڕازگەل لە ڕسوایی تر هیچ کام بۆ نامێنێتەوە بەس وەکو ئینسانی مسلمان کەسایەتی بەسراوە بە ڕازگۆیەوە ئەگەر ئەو ئینسانە درۆی کردتر وردە کەسایەتی لە دەسەدا بەتاشید وایە تر بڕای نامێنێ سقەی نامێنێ ینی نابێ بە جێگەی بڕای هیچ کەسێک تۆ هەر لەگەڵ خێزانەکەی خۆتا درۆ بکە بڕوان پێ نامێنێ ڕەنگە نزیکترین کەس متمانەی لە دەست با بەتاشید وایە ڕەنگە لە زۆر شتا کە سوکار لەگەڵ تابێت نزیکانە بەس لەوە شتێکی جیاوازترە متمانەت نەمایتر دروست نابێتەوە بەتاکید دروست نابێتەوە لە دەزانی متمانەت چەندێک کاتێوێت تا جارێکی تر دروستیکەیتەوە وڵای من لەو بڕوام هەرگیز نەگەڕێتەوە هەرگیز نەگەڕێتەوە بۆ ئەوەنە قورسە ینی لە دەزانی متمان وەڵا جایترەوە کە دۆڕا چوو یعنی کە چوو ناگەڕێتەوە حەدیثێکیشی لەسەر پێ سەلمە فەرمێ ئینسانی مسلمان هەموو شتێکە بەڵام نابێت درۆ بکە بەتاکید وایە چونکە زانوێتی ئەو سیفەتە ئەگەرەوەی تیابێ ئەکرێ هەموو شتێکی غەڵەت بکە ئەوە نیاڵێ ئاەت المنافقی ثلاث إذا حد یەکێک لەوانە نیشانەی منافق دووڕوو سێشتە یەکێک لەوانە إذا حدث كذب کە قسەی کرد درۆ بکە ئەو کەسانە بنە کەسانی منافق لە دینی خۆشمان بەڵێ خی گەورەمان لێ بکات دوور بین لەو شتە بەخێر ئەگەر باجیشماندا بێ ڕازگۆ بین بەڵام متمانە دروست ئەگەر لە پێناوی ڕاستیا سەریشت دانێ هەر مشکلە نییە دوای خەڵک بە سەربەرزیوە باشتر بەڵێ بە سەربەرزیوە بەخێر بێن سەرچاو بەخێر بێن هەر کەسێک کە درۆ دەکە ڕۆژش کە هەمان پرسیارێ بکەوە ئەوەی لەبیر کردووە کە دوێنێ درۆیەکەی کردووە درۆیش کە دەکا بە درۆژ ڕۆژ بە ڕۆژ ئیتر بەڕاستی هەدانڕێتە سەر کەشفە بێ زوو بێ زوو بەڵێ بڕە لە هەموو خەڵک کەش دەبوو کاسە کەس باوەڕی پێوە ناکە بووە دەڵێن پەتی درۆ کورتە ئەو کەسەی تر سیفەتی چۆنەڵی درۆزنی وەرە درۆزنە و کەسیش باوەڕی پێ ناکە کەسێکی پێ ناکە دوێنێ درۆی کرد ئەمڕۆ درۆی کرد ئەیترینەکەی کورتە و هیچ سیقەی لا خەڵ احتمال لا خەڵ نامێنێ باشە بەڵام ئینسان
کەسایەتی ئینسان بە ڕازگۆیی و بەسراوە ئەبێ هەمیشە ئەو سیفەتی ڕازگۆیی لە دەست نەدەین ئەگەر باجیشمان پێدا تەمە ڕازەکە ئینسان هەموو کاتێک ڕازگۆبی لە کاتی هەبوون یان نەبوون ئەو شتە دەورینە ئینسانی ڕازگۆ هەموو کاتێک لای خەڵک احتیبارێ دەبێ خەڵک سیقە و باوەڕی پێوە لای خەڵکیش بەڕاستی شیرن و خۆشەویستە ئەگەر کەسەکە زۆر هەژاریش بێ بەڵام کە ڕازگۆ بوو خەڵکی تر متمانێکی زۆر عجیبی بەڵێ هیچ ڕەبتی بەوە نییە کە هەژارە یاخود هەبوونە ئینسانی ڕازگۆ لای هەموو خەڵکی احتیباری هەموو خەڵکی خۆشی دێ بەڕاستی باوەڕ پێکراوی ناو خەڵکە جات چ ژن بێت چ پیا بێت تر هیچ فەرق ناکە بەڵام ئەم کەسێک کە درۆکە کەسە نزیکانی خۆشی متمانەی پێ ناکە کەس هەتا ناو ماڵ و منداڵەکەی خۆی خانەوادەکەی خۆچکە ئەمڕۆ درۆی کرد بەیانی کەشف دەبێ پرسیاری دەکەن درۆی کردووە درۆیشتر دەکا ڕۆژ بە ڕۆژ بەڕاستی لای خەڵک ناشرین دەبێ و هیچ سیقە بڕواک لای کەس نامێن ئێستا بۆ نمونە ژن و پیامان هەیە کە یەکیان درۆکایتر ئەوە کە با هاوسەریشی بێت ناتوانین سیقەی پێ بکات ڕاست دەکەی باوەڕکە بەڕێز هەر کاتێک کە درۆت کرد زوو ئاشکا دەبی کەلیمەیەک هەر درۆیەک دەکەی لەگەڵ کەسانێک لە ڕێزەنامتان هەر ینی بە ماوەکی کەمە درۆیەکەی کەشف دەبی دەزاندرێ درۆیە و ناشرین دەبی لای خەڵک قیفی ئەو کەسانە چیە کاتێک درۆیەکەن و کەشفە بن خۆی ئینسانە کە دەبنە دووڕوو کە ئینسان فێرە درۆ بوو ئیتر دوو لە ڕێزەنامتان فێرە درۆ بوو بە محەدەر بڵێن وازینەینا ئەو ئینسانە ئەوە پیشەیەتی ئەو هیچ سینەشی نییە بەڕاست فێر بۆتەوە دقی گرتووە بە درۆکردن بۆتە سیفەتی سیفەتی بۆتە درۆزنی تر بەلایەوە درۆیەک بە درۆیەک بنێ درۆیەک بە درێتر هەموو قسەکانی بێت درۆیانی درۆیەک کاتەوە ڕاست کاتەوە درۆشتەکە هەر ڕاز نابێتەوە ئینسانی ڕازگۆ هەمیشە خۆشەویستە لە هەم لای خەڵک هەم لای خۆی خۆی گەورە ئینسانی ڕازگۆ تەمان سەری تۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئینسانیشی ڕازگۆ تەمان ناسراوە هەموو کاتێک ئینسانی ڕازگۆ لای هەموو خەڵک سنجینە بەڕاستی شیرنە خۆشەویستە مەحبوبە هەموو کاتێک هەموو دنیا هەیە بەڕاستی ینی هەموو ماڵی دنیا لە ئەو کەسەیە کە ڕازگۆی لای خەڵک متمانەیەکی هەیە کە زۆر کەس نیەتی متمانەی پێ دەکرێت تۆ لە هەیە کەسێک کە ڕازگۆی یەکسەر باوەڕت پێ دەکرێت بەڵەو کەسە ڕازگۆیە درۆ ناکە قسەکانی وەخۆیەتی تۆ ئەڵێی چی مەمەز لەوە چی بۆ کەوتیانە پەتی درۆ کورسە مەسەلا ئەزان چۆنە کابرات هەموو ڕۆژێنەوە ئەدرۆیەک دەکا ناچێتەوە سەر درۆەکەی ئەوڵەکەی ئەمەیە پەتە کورسەکەی ینی ڕۆژێکی بەسەردا ناڕوا درۆکەی لە بیرێتەوە هیچی نەماوە نازانم دوێنێ چی وتووە کە دوێنێ هیچی نازاری بیر نەماوە درێژ کاغاتەوە درێژ کاغاتەوە ڕاستی بێ ڕووداوەکەی لە پێش چاوە ڕێک وەکو خۆی زین چۆنە ڕازگۆ شەریکی دەوڵەمەنە قسەی پێشینانە پێشینان وایە دەڵێت ڕازگۆست شەریکی دەوڵەمەنە خۆی یەک دیناری پێ نییە ئەوەنە سەر ڕاست و سەر ڕاستە یعنی لە کابرای دەوڵەمەندا لەگەڵی تعامل دەگا معاملە دەگا هەرچی لەگەڵی ئیش دەکاتن وەکو ئەو دەوڵەمەندە بەڵام ئەوەی کە درۆکە کەسە نزیەکانی خۆشی مسمانی پێ ناکە هەر مناڵەکانی خۆت باوەڕیان بە تۆ نییە تۆ بەیانی بە مناڵەی خۆت دەڵی پاسکیلەکەت بۆ دەکڕم بەیانی ئەڕوا پاسکیلەکەی بۆ ناگری دەچێتەوە ماڵە دەڵێ باوکە ئەی بە تۆ من نەگوت پاسکیلەکە بۆ دەکڕم یعنی درۆ لەگەڵ منداڵەکەی خۆت کرد مناڵی سیقەی بە باوکی سیقەی بە باوکی نامێنێ نە کچی نە کوڕی نە ژنی نە ئامۆزای نە پورزای خاڵۆزای کەسی سیقەی پێ نامێنێ ئەگەر باجیشمان داوە ئەبێ ڕازگۆ بین بەڵام متمان باجی ئەو هەموو درۆیە کە ئێمە دەیدێن ئێستا باجی ئەو هەموو درۆی ئەم میلەتە کە دەیدا باجی درۆیە درۆمان لەگەڵاکراوەمان لەگەڵاکە لە ئەزەڵەوە بە درۆ هاتووە تا ئێستا ڕازگۆ بوونایە ئێستا خەڵک باجی نە کاکە تو هەر بەس باسی ئەومەکە باسی انتخاباتەکان بکە لە انتخاباتەکان خەڵک دەڵێ بەیانی ئەوەت بۆ دەکەم ئەوەت بۆ دەکەم ئەوە دەکەم کە دەنجی دهێنا تۆ لە پشت دەکە بیر دەکە هەتا 4 ساڵی تر 4 ساڵی تر دێ درۆیشکە بووەکە بەس یەکشت ئێستا ئێمە لە کۆمەڵگی خۆمانە کەسێک کە درۆیەکی لێ کەشف بێ ئێستا جارێکتر متمانی پێ ناکەینەوە تەواو ئەڕوا کەس متمانێ بەس ئەم حکوومەتە 30 ساڵە بۆ درۆکە لە خەڵک و خەڵکی ژەر متمانی پێکە ئەم حکوومەتە بەدیلی نییە بەدیلی نییە ئەگەر بەدیلی هەبایە خەڵک قەت متمانێ بە حکوومەتە ناکرد لەبەرەوەی ناچار بۆ ئێستا ناچارە هیچ دەسەڵاتی نییە هیچ دەسەڵات کابرای عەرەب نایەنێ حکومی بەسەرا بکە کابرای تورک پێی خۆش نە حکومی پێ بکە کابرای ئێرانی حکم پێی خۆش نە حکومی بکە ڕۆژێک بێت و کەسێکی ڕازگۆ دروست بێت خەڵک متمانی پێ قەسەم بە گەورەی خوا ئەم حکومەتەی خۆمان ڕازگۆ بێ لەگەڵ ئەو ملەتەمان قەسەم بە گەورەی خوا هیچ ملەتێک لە ملەتی کورد بە شەرەف و بە ناموستر نییە بە غیرەتر نییە بە متمانەتر نییە بە ئەدەبتر نییە بە حیاتر نییە یعنی ئەم حکومەت مسلمانەتی و خەڵکی خۆمان زۆر سیفەتی مسلمانەتی جوان 25 ساڵ پێش ئێستا خەڵک بتکوش بە درۆیەکی ناگرت پێی عیب لە ناو خەڵکە درۆیە بکە ئەیگو من ڕوون نایە بچمەوە لای ئەو خەڵکە کە درۆم لەگەڵ کردووە چۆن ئێستا هەموو ڕۆژێنەوە ئەدرۆیەک دەکا هەموو ڕۆژ سعات بە سعات درۆیەکی تازە بۆ هەڵە بەسێ باوەی باشە کامێرە و موبایل ڤیدۆ شەیە درۆکارن خەنە پاڵێک و نیشان کەس بەبێ ئەی قسەی پێشینە هیچی درۆ نیێت
درۆ پەتی کورتە ئەمەیە هیچ ئەبێ درۆ مۆخەفی چی بێ هەر درۆیە و تۆ کەسەکە دیبە چی بەسەر هاتووە لەو کات وەڵاهی ینی تەبەن پێی ناخۆشە و ینی ساردەوە بۆت و زۆر لە خەجاڵەتی تەبەن ئارەوەڵا بەس ئینسانی مسلمان کەسایەتی بەستراوە بە ڕازگۆییەوە مسلمان ئەبێ قەت درۆ نەکەن وەڵای خۆی درۆ نەک بۆ بسڵمان بوو هەموو کەسێ درۆ شتێکی ناشرینە خاصەتەن بسڵمان ئێمە خۆمان بە بسڵمان دانین بسڵمانە بێ ڕازگۆ بێ ئەبێ باجیشی دا بێ بە ڕازگۆ ئەبێ ینی هاچی بێ خەسارمەندش بێ ئەبێ هەر ڕازگۆ بێ ئەو کەسانی کە درۆەکەن کەسە نزیکەکانی خۆشی تر متوانانی پێ ناکەن تابان فعلەن وایە من ئێستا ژن و پیا هەیە کە درۆیان لەگەڵ یەکترستە چێقیان بە یەکتر نەماوە بە هاوسەریکیش ئیتر درۆ وەکووتە درۆ ماوەی کورتە درۆ هەر درۆیە گەورە بێ بچووک بێ بەس بەعزە درۆ هەیە گەورەیە ئەوە کارەساتی لێ ڕۆدا درۆی شێ ینی بۆ وەختی مەسەلەن درۆ خوای ڕەبیل عالەمین مەجالی داوە لە نەوعێت شتا درۆ بۆ مەسلحەت بۆ نمونە دوو کەس کە شەڕیان بووە کە شەڕیان بوویسە من زەلامێک تاومانێت ئێمە ئەم دوکانەوە ساحب ئەم دوکانە ئەڵێ لەیرە نییە یعنی ئەوە شتێکی خێرە و شتێکی بەر لە شەڕێک بگرێ درۆ نییە بەس درۆ لەوەی تر باش نییە باڵێ ئارەوەڵە کەواتە ئینسانی مسلمان ئەگەر باجیشی داوە بێ ڕازگۆ بێەوەی متمانە لە دەست نەدا تەمان بچوانە پەتی درۆ کورتەمە بەسیان لەو قسەیە چی بوو پەتی درۆ کورتە ئەوەی کە درۆی کرد درۆگەی بۆ ناچێت سەر کورتەیە کەشفە بێ ینی کەسی درۆزن زوو کەس پێوێ کە درۆی کردووە بەڵێ باشە کەسە دیوە لە تەجروبەی ژیانی خۆ تا درۆی کرد بێ و کەشف بوو بێ بەڵێ چۆن بۆ حاڵ ینی مووقیفی چۆن بۆ لەو شوێنە وەڵی مووقیفەکە چۆنە یەکسەر کاتیی کورد یەکسەر درۆگەی کەشف بووە حراج نەبووە خەجاڵەت نێکێش هەیە جوێ نایەتێ هەیە جوێ نایەتێ چۆن بۆ چێتە سەر گوێ وڵی هەیە کورە چۆن بۆ ناچێتەوە ئەم حکوومەتە تۆ بینی وتە حچیشتە بۆ جۆدە سەر و هەمووشی بە درۆ خەڵکەکەی بەڕێ کردووە ئەی باشە ئێستا ئەڵێن ئەم کەسانی کە درۆکەن ئیتر کەسە نزیکانی خۆشی متوانانی پێ ناکەن ڕاست ئەم حکوومەتە چۆن سی ساڵە درۆمان لەگەڵاکە و خەڵگەن متمانێت خەڵکەکەی چییە زۆربەی زۆری کردەوە بندیوار ئەڵێ مەعاشەکەم هەبێتە چییە بێ باب بێ ئەوە مشکلەکەی ئێستا بۆ نمونە تۆ هاوڕێیەکرد خوا نەخوازە درۆیەکەت لەگەڵا بکە متمانی پێەکەی ناوەڵام متمانی پێنا ئیتر متمانەکە دۆڕێن کەواتە ئینسان ئەگەر مسخۆی بە مسلمان بزانێ بێم سیفەتەی تیانە بێت درۆ نەکە کاکە ئێستا سەیرێکی ئەوەنەی ئەم خەڵکەیە تۆی بینی هەمووی پشتی لەخوا کردووە دوور کەوتۆتەوە لە دی بەڵێ هەیکەوە تاخۆ هەمووی بە ئاشکرا دیارە خەڵک ڕوون و ئاشکرایە ینی کەسێک ڕووی لە حیزب کردووە ڕووی لە خواب کردا ئەمان لێ بەسەر نا کەسێک ئەگەر دیندار بێ خۆی بە مسلمان بزانێت نوێژ و ڕۆژوو بکا بێ درۆنە بێ درۆنەکە بەڵام هەندێک جار ڕازگۆیی باجیشی هەیە بەڵام متمانە دروستەکە بەتایشی دەوشتانە بەس کلیلی هەموو گوناحێک درۆیە کلیلی هەموو گوناحێک درۆیە کە درۆت کردەکەی هەموو گوناحێک گوناحەکەی خوای گەورە نەهی لێ کردووە بەس دەڵێ ئەم کەسانی کە ڕازگۆن کەسایەتێکی زۆر تایبەتیانەیە لە کۆمەڵگایە خەڵک زۆر ینی خۆشیێن لە بەری ڕازگۆن یەکی ڕازگۆ بێ هەموو خەڵک باسیەکە ئەوە کوڕی چاکە ئەوە ئینسانیشی ئاوایە ئاوایە بەس کە درۆکەی کرد خەڵک لی دوورەکەوێتەوە ئەو کەسانە ئەگەر خەڵکیش پێویستی بە خەڵکیش بە خەڵکی یارمەتیەدا بەتاکید بەڵێ کەزانێ قسەیەکی کرێ باتە سەر ئەوەی کە درۆ بکەوانی درۆ بەری کورتە هەر داقەیە بێ کەشفە بێ و بێتە سیقەی نامێنێت ئاڵێن بۆ نموناگەر کەسە نزیکان هاوسەریشی بێ کە درۆی کرد هاوسەرەکە سیقە بە هاوسەرەکەی خۆی نا تەمان ئەوە هەر شیرازی ماڵەکە شتێکی هاتەوە ینی بۆ نمونە هەیە لەگەڵ مناڵیا درۆکە مناڵەکە سیقە بە باوکەکە ناکە جارێ دوو جار باوەڕی بێگە دوای ئەوەی تر ئەوی ژێ بێکەن ئارەوەڵە حکومەتە درۆست نییە حیوانە خۆ کاتی خۆی ئەم حکومەتە نەبووە بەس پێشینانم پەندیان بوو لای درۆ بووە هەروە بووە یعنی مەبەست لەوەیە کەسێک درۆ بکات چی بەسەر دێ هەر تەبعاً ڕسوا بێ ئاشکرا بێ ئەمڕۆ نابیانی کەسە دیوە لە ژیانی خۆ تا درۆی کرد بێ و کەشف بوو بێ هەروەڵە هەروازم لێ بێنە مووقیفی چۆن بوو خاستە نەمڕۆ وڵات مووقیفان نەمردۆ بەرامبرت بەزار فێر بووە دەرکشی نادا 100 بارەشی لێوێ بکاتەوە
خەجاڵت بووە 100%. ئەو کەسانی کە درۆکەن متمانە لە دەست نادەن چۆن متمانە لە دەست نادەن ئێستا من ڕەفیقی خۆمەیە وتی پاکم کەوتووە 100,000 بەرێ بۆ یەک هەفتە وتی مەعاش وەرەگرم تی بۆ یەک هەفتە بەخوا تێگەی لەم تی بۆ یەک هەفتە کم بەسەر چاومە 100,000 سێ ماجارە مەعاش وەرەگرێ قەستەم بەخوا 21 تەلەفۆنم بۆ کودۆ جوام ناتەوە بۆی بکەم ئێستا 21 تەلەفۆن بکەم ئێستا دەڵێم منە بۆی مەکە با توێژی حراجی معنا مەقسەدمان خەڵک چۆن پەندەکەی و یەکیش حکوومەتەکەش برادەرەی تۆ معاشەکە تۆ متمانەی پێەکەیتەوە جاری نەوەڵا بابێ بڵێ 50 تەبع کە باوی نەماوە ها 50 تەبع بای ماوە متمانە کە درۆی کرد متمانەی درە ڕۆ بم بە تۆ باو بێ بڵێ 250 تەبعم بەرێ زانێ یەمێ ئینسان ئەگەر درۆ بکە متمانە لە دەسەدایتر ڕۆ سەر لە دەستێدا هەرسیقەی نامێنێ سە بە تەلەفۆنێک چەنە دەوێت ئەزانە لێ چی هەڵێ دەوڵەمەند چییە بە تۆڵم چییە دەوڵەمەند چییە دەوڵەمەندەوەی سیقەیە تەلەفۆکەم ێستا 4-5 دەفتەر لە ناوە ئێستا بێم کۆکەمەوە چی لە دەور پشتێ پارانێ سەنم ئەگەر ئینسان پێ بڵم چەنە ئەوادەر یەکەم وی خەم باغەڵم ئینسانی ڕازگۆ توانێت متمانەیە دروستکە هەموو کەسێک یارمەتی ئای چۆن دایمە دەوڵەمەنە هەر شوێنێک پێویستی بە شتێک بێ خەڵک یەکسەر دڵنیا بە پەکی ناکەوێت پێچوانەکەی وەکو تۆڵی ئەوەی کە درۆ بکە بۆ پەنجایەکی تەبعیش خەڵی سیقەی پێ هەر هیچ کورە باوکی خۆی سیقەی پێ ناکە کە جەرگێت حیوانە پێشینان کەم قسەیان کردو و تویانە فەتی درۆ کورتە مەبەست لەوە بووە هەر کەسێک کە درۆ بکە زوو کەشفە بێت و کە کەشفیش بوو جۆرێک لە خەژاڵەتی و جۆرێک لە ئیحراجی تیا دروستە بێت کە درۆیکی قسەیەکی کردووە و درۆ دەرچوو یا خۆت کەشف بووە کە قسەکەی ناڕاستە بۆی ئێمە وەکو ئینسانی مسلمان پێ لەمە فەرمی ئینسانی مسلمان هەموو شتێکەکە بەڵام نابێت درۆ بکە ینی کەواتە ئێمە وەکو مسلمان ئەبێ هەوڵ بدەین ئەگەر باجیشمان داوە ڕازگۆ بین چونکە ڕازگۆ بین کەسایەتێکی هەم جوانمان بۆ دروستەکە هەم متمانەیەکیش لە ناو خەڵکا دروستە بێ ئەم کەسە لە هەر شوێنێک شتێکی پێویست بێ لە بەرەوەی متمانەی هەیە خەڵک باسانی متمانەکەی پێکا و توانێت یارمەتی بدا بەڵام کەسێک کە درۆی کردبێ هەتا کەسە نزیکانی خۆشی متمانە پێ ناکەن کە بەداخەوە ئێستا زۆر کەس دەبینین منداڵەکانی خۆی متمانیان بە باوکی نەماوە یاخود هاوسەرێکە متمانەی بە هاوسەرەکەی خۆی نەماوە لەبەر ڕۆژە لە ڕۆژان درۆیکیان کردو و کەشفبوون ئێستا ئەو متمانەیتر نەماوە بۆیە ئینسانی مسلمان گرنگە ئەگەر باجیشمان لاوە بێ لەسەر ڕازگۆیی بەردەوامی تا بتوانین متمانەیەک دروستکەین هەم خەڵک خۆشی بوین هەم خوای گەورەش لە قیامەت پاداشتی ڕازگۆیەکەمان بداتەوە بەنامەیەم جارم پێشکەشکردن تا بەنامێکی تریمایکی پێیان بەخوای گەورتان دەسپێرم خواتان لەگەڵ